ئیدارەدانی قەیرانەکان لە ئەنجومەنی وەزیران وا بڕیارە بۆ جارێکی دیکە کۆبوو بێتەوە و گفتوگۆ لەسەر دوایین پێشهاتەکانی بەردەم خەیرانی دارایی و موچەی فەرمانبەران بکات بۆ ئەوە شارەزایان و پسپۆڕانی دارایی و ئابووری پەیامێک ئارەسەی ئەو لیژنەیە دەکەن و داوای لێ دەکەن بە زووترین کات کۆتایی بەو قەیرانە و ستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بهێنێت چونکە بەردەوامی قەیرانەکان قەیرانی کۆمەڵایەتی و چەندین قەیرانی دیکە بە دوای خۆی دەدەهێنێت و دۆخەکە بەرەو مەترسیدار دەبات. بێنە و قەنەعات کە چینێک لە ناو چینەکانی کۆمەلگا زەرمەندە ئەوش چینی مامناوەندی و موچەخۆرەکانن ناکرێت زەرمەندی وانە بەردەوامبی لەبەر ئەوانە بزوێنەری ئابوورین ئەوانە داینەمۆی ئابوورین لەبەر ئەوانە کڕیاری بازاڕن کەوانە کڕیار نەمان واتە خواز نامینێ کە خواز نەما ئیتر بەرهەم نامینێ کە بەرهەم نەما بێکاری دروست دەبی بێکاریش دروستبی زیاتر هەژاری و هەڵاوسان دروست دەبی ئیتر نەخۆشیە درێژخایەنەکان زیاتر کاریگەریان لەسەر ئابووری کوردستان بە دەردەکەی. هەر سەبارەت بە قەیرانی ئابووری هەرێمی کوردستان و چۆنەتی چارەسەرکردنی شارەزایەکی ئابووری چەند پێشنیارێک دەخاتە بەردەم لیژنەی ئیدارەدانی قەیرانەکان لە ئەنجومەنی وەزیران و داوایان لێ دەکات کە ئەنجومەن گوێ لە شارەزایان بگرێت بۆ ئەوەی بە زووترین کات کۆتایی بە قەیرانی دارایی هەرێمی کوردستان بهێنرێت و درێژە نەکێشێت چونکە فەرمانبەران توانای بەرگەگرتنی ئەو قەیرانەیان نەماوە. بەنسبەت خەرجەکانی خۆی تەمان کەم بکاتەوە کە ئێستا خۆشبەختانە دەستی پێکردووە و بەنسبەت لایانی داهاتەکانی حکوومەت هەرێمی کوردستان داهاتەکانی هەمە زۆر بکە و فرە زۆر بکات جگە لەوە عادەی هێکەلەی زەڕای بکرێت و دووبارە پێداچوونەوەی پەیکەری باز بکرێتەوە. نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە و بەراورد بە چەند مانگی ڕابردوو لە ئیسادا نرخێکی پیاوانەیی تۆمار کردووە کە گەیشتووەتە زیاتر لە $50. ئەمەش لە کاتێکدایە کە پێشووتر لێبرساوانی حکوومەت ئاماژەیان بەوە کردبوو ئەگەر نرخی نەوت بەرز ببێتەوە ئەوە ستەمی پاشەکەوتکردنی موچە ڕادەگیرێت. بەڵام تا ئێستا ئەو سیستەمە پەیڕەو دەکرێت و هیچ ئاماژەیەک لەلایەن حکوومەتەوە بۆ ڕاگررتنی نییە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.